جارێکی دیکە ژیانی ئاسایی بۆ شاری گوڵاڵە گەڕایەوە و هاوڵاتیان بە ئاسوودەی ژیانی خۆیان گوزەر دەکەن. بابزانین ئەم سەقامگیریە تا چەندێکە و هاوڵاتیان تا چەندێک ئاسوودەن لە شارەکەیان. لە پاش ڕزگارکردنەوەی ناحی گوڵاڵە لە دەستی ڕەشی تیرۆریستان و پاشماوەکانی بەعس لە ئێستادا زیاتر لە 10,000 خێزان بۆ گوڵاڵە گەڕاوەتەوە و سەرقاڵی دەستپێکردنەوەی ژیانێکی نوێن لەگەڵ ئەم ڕەوشە ئارامەدا. والله شارەکەمان شار جوانە و باشە ماشەڵڵا بە سایەی خوا و پێشمەرگە و ئاشاییزی جەلەولا و ئاشاییزی گەرمیان یعنی حەمدلله و شکر ئامان و تا سەعەتی 12 شەو های نێبانجادە زۆر باشە ئەمنیەن یعنی حیاتمان خۆشە وەضعمان باشە ئەی مشاکلمان نییە لەو ڕۆژ و هاتینە ئەمەدە مانگە حەتە ئیسا بۆ گەڵاڵە هیچمان نییە ئەلحەمدولله. شارەکەمان ئیساکە وەزع زۆر چاکە و دەستخۆشیەکەین لە پێشمەرگە و لە ئاسایش و وەزعمان چاکە و ئارام و خەڵک لە ماڵ خۆیەتی و فەرماندەیەکی سەربازیش ئاماژە بۆ دەکات هێزەکانیان پشتوێنەیەکی ئەمنی تۆکمەیان داناوە پێشمەرگە بەردەوام چاوی کراوەیە و ناڵێت هیچ دوژمنێک و داگیرکەرێک پێ بخاتە سەر خاکی کوردستان. ئێمە لەم کەناڵە پیرۆزەی بەڕێستان و پەیمان ئەدەینە هەموو خەڵکی کوردستان شاری گوڵاڵە و هەموو شارەکانی کوردستان لە سنوورەکە ئەمن و ئاسایشی سلێمانی چەند بەرقەرارە و خەڵک بە خۆشگوزەرانی ئەژێ خەڵکی گوڵاڵیش هەر وەکو شاری سلێمانی و هەولێر بە خۆشگوزەرانی بژێن و ئەمن و ئاسایشیان بەرقەرارە بێ فەرق و جیاوازی هەموو قەومەکان لە سایی هێزی پێشمەرگەی کوردستانە. بەپێی ئامارەکانی ئیداری خۆجیی ناحیەکە زیاتر لە 90% فەرمانگە خزمەتگوزارەکانی زیانی بەرکەوتووە لەگەڵەوەشدا تیرۆریستان زۆرێک لە خانە و دوکان و بازاڕەکانی گوڵاڵەی بەتاڵان و سوتاندووە. لەگەڵ ئەوەی ناحی گوڵاڵە تا ئێستا هیچ بودجێکی بۆ تەرخان نەکراوە بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی بەڵام هاوڵاتیەکانی ئاماژە بۆ دەکەن کە ئەوان زۆر خۆشگوزەرانن لەم شارە کوردستانیە. فەرماندە سەربازیەکانیش دڵنیایی هاوڵاتیان دەدەنەوە تا پێشمەرگە مابێ ئەم شارە ئارام و سەقامگیرە. بێستون سەلام، کورسات نیوز، ناحی گوڵاڵە.